یەکێک لە گەڕەکەکانی شاری دێرنای ڕۆژهەڵاتی لیبیایە. بارانبارینی بەهێز و لافا و وێرانکاری گەورەی بۆ خەڵکەکەی بەجێهێشتووە. زریانی دانیال کە پێشتر بولگاریا و یۆنان و تورکیای گرتەوە ڕۆژی یەکشەممە گەیشتە ڕۆژهەڵاتی لیبیا. شارەکانی ڕۆژهەڵاتی بەنغازی، سووسا، دێرنە و مەرج هەمویان زیانیان بەرکەوتوو. بەڵام کارەساتە گەورەکە لە دێرنە ڕوویدا کاتێک هەرەسی بە دوو بەنداوهێنا و ئەو دۆخەی لێکەوتەوە. تاوەکو ئێستا گیان لە دەستدانی 150 کەس پشتڕاست کراوەتەوە. بەڵام مەترسی گیان لە دەستدانی چەندین هێندەی ئەو ژمارەیە هەیە. ئەحمەد موسمەری گوتەبێژی هێزە چەکدارەکانی ڕۆژهەڵاتی لیبیا ڕایگەیاند ئەوانەی لە دێرنا گیانیان لە دەستداوە 2000 کەسی تێپەڕاندووە. ئەو دەڵێت لە نێوان 5 بۆ 6000 کەس بێسەر و شوێنە. لە دەوروبەری دوو بەنداوەکە نزیکەی 100,000 کەس دەژیان. پاش هەرەسێنانی بەنداوەکە لە چاوتروکانێکدا لافاوی بەهێز گەیشتە نێو گەڕەکەکان و بەشی زۆری ناوچەکەی ژێر ئاوخست. دیمەنێم هاوڵاتیە کارەساتباری زریانەکە نیشان دەدات. کایس فەهاکەری بەرپرسی مانجی سووری بنغازی دەڵێت ئاستی ئاوەکە 3 مەتر بەرز بووە. هێشتا دەسەڵاتی ناوچەکە خەمڵاندنی بۆ زیانەکان نەکردووە، بەڵام ئەم دیمەنانە کاولکاری ناوچەکە نیشان دەدات.